خۆ پێکهاتەی کاکەی کە پێکهاتێکی ڕەسەنن لەگەلی کوردستان بەڕاستی وەکو پێویست گرنگیان پێ نەدراوە و ئیش نەکراوە لەسەر پاراستنی کەلتوریان، دابوونەریتیان، ئاینیان، بوونیان لەو ناوچانە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان کە ڕوبەڕووی تعریفێکی زۆر دەبێتەوە، ڕوبەڕووی مەترسی زۆر دەبنەوە، ڕوبەڕووی پاکتاوی ئاینی دەبنەوە لەو ناوچانەوە ناتوانن بە شێوازی پێویست ینی تعریف لە ئاینی خۆیان بکەن، لە دابنەریتی خۆیان بکەن، با بڵێن دابنەریتی ئاینیان بە شێوەیەکی ئاسان ئەنجام بدەن. جگە لەوەی کە ڕوبەڕووی چەندین مەترسی و ناسەقامگیری ناوچەکانیان ڕوبەڕووی تعریبە بێتەوە، ڕوبەڕووی ئەوە بێتەوە کە ناوچەکانیان لە ناو بدرێ و دەربخرێن لە زۆر ناوچەی کە جێناکۆکن لە کوردستاندا. لەبەرەوە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق ئیش بکەن لەسەر پاراستنی بوونی پێکهاتەکان لەو ناوچانەوە، پاراستنی دابوونەریتیان و ئاینیان و پاراستنی شێوازی ژیانیان لەو ناوچانە کە ڕوبەڕووی مەترسێکی زۆر گەورە دەبێتەوە. من لەو باوەڕەدام کە ئەمە سیاسەتێکی داڕێژراوە بۆ کەمکردنەوە لە ناوبردننی ئەو پێکهاتە ڕەسەنانەی کە لەو ناوچانە دەژین، چ لە ناوچە جێناکەکەکان، چ لە ناوچەکانی تری عێراق، و ئەو ناوچانە لە مێژوودا و هەزاران ساڵە ئەو خەڵکە ئەگەر کاکەی بێگەر پێکهاتەکانی تر بێ لەوێ نیشتەجێن، بەڵام سیاسەتێک هەیە تەسەوڕەکەم دەستی دەرەکیش لە پشت ئەو سیاسەتە بێ بۆ لە ناوبردن و لە ناوچوونی ئەو ئاینە ڕەسانەی کە لە گەلی کوردستاندا هەیەی و لەو ناوچانەدا هەن، و پێویستە کات هەمومان بە ئاگابین لەو سیاسەتەی کە بەرپا ئەکرێت بۆ دەرخستنی ئەو خەڵکە لەو ناوچانە، بۆ سڕینەوەی ئاین و کەلتوریان لەو ناوچانە، و ئەمە سیاسەتێکی دوور و درێژە نەگەر ئێستا ساڵانی پێشوش ئیشی لەسەر کراوە بۆ ئەوەی کە ئەو خەڵکە لەو ناوچانەوە دەرخرێن، عەرز و ئاویان داگیرکرێن، مەڵماڵاتیان ببرێ. لە دوای دۆزبوونی داعش و هێرشەکانی بۆ ئەو ناوچانەی کە سنووری ناوچەی کوردەکان جێناکۆی کوردن و ئەو سنوورە کە زۆربیان لە دەی کاکەی نشینن، بەداخەوە ئەوان زۆرترین زیانیان بەرکە و هەم لە ڕووی داگیرکردنی زەویەکانەوە و شەیدکردنیان و ڕاودونیانیان و هەروە ئەمەش ئەوای کرد بۆ شایکی ئەمنی دروست بوو لەو نێوانە و هەوڵاتی عەرەبەکانی ئەو ناوچانە هەم بە ناوی داعش هاتن پەرلەماری کوردەکانیاندا، کورد کاکەیەکانیاندا، و ئەم وای دەکرد ئەوان زەویەکانیان لێ داگیر بکەن، و ئێستاش ئەم پرۆسەی ڕاستی ئەم ئەنفال و جینۆسایدە کاکەیەکانی ئەو ناوچەکانی کەرکووک و سنووری پارێزگای مووسڵ هەر بەردەوامە. تا ئێستا بەشێکی زۆر لە گوندەکانیان چۆڵکراوە لەیان هاوڵاتەکانەوە و زەویزیانیان داگیرکراوە و مەڕووماڵاتیان دەستی بەسەراگیرێ. ئەمە کاتێکە کە بەڕاستی کارگەریگەی بۆ سەر کاکەیەکان هەیە، بۆیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت بێتە سەرخەت بۆ ئەوەی چارەسەرێکی ڕیشەی بۆ ئەم باتە بکە و نەهێڵێ ئەو کاکەیەکانی لەو شوێنانی کە خۆیانن، کە لادێی خۆیانن لادێکان جێبڕێن و تووشی جینۆساید ببنەوە. کاکەیەکان ینی هۆکار یەکەم کە کوردن و هۆکارێتیش بۆی ئاینەکان جیاوازە لەوانێ، ئەمەش هۆکارێک بۆ ئەوەی کە وەکو ڕێکخراوێکی ترۆریستی وەکو داعش کە لە بەرەوەی ئاینێکی جیاوازی هەیە، جیاوازیان هەیە زیاتر پەرلەمانەکانیان تونتر کرد بۆ ئەو ناوچانە بۆ ئەوەی ئەم هەموو کورد و هەموو ئاینێکی جیاواز ئەو پەرلەماریان داون.